من درچووی کۆلێجی کۆمەڵماسم لە زانکۆی بەغا لە ساڵی 1984 دوای تەواوکردنی زانکۆ بەدەستهێنانی بڕوانامەکەم وەک توێژەرێکی کۆمەڵایەتی دامەزرام لە سجنی ئەبوو غورێب بۆ دوای چەند ساڵێک گەڕامەوە بۆ ناو کوردستان لە ساڵی 95ەوە لە چاودێری کۆمەڵایەتی هەولێر دامەزرام وەک توێژەری کۆمەڵایەتی لە بەشی نابینایان لەوێ توێژەری کۆمەڵایی بووم. دوای ئەوەی کە لەم ماوەیە کارم کرد هەڵبژێرام وەک بەڕێوەبەری ئەو خانەی کە کاتی خۆی توێژەر بووم لەوێ کە بڵێن پێیانەوت خانەی ئۆڵف پاڵما بۆ ناوجوانانی بۆ مناڵانی ورد کە لە تەمەنی 6 بۆ 12 بوو. ماوەی تقریبا 9 ساڵێک من بەڕێوەبەر بووم لەو شوێنە. سوپاس بۆخوا زۆر بەسەرکەوتووی بردم بەڕێوە چونکە خۆم حەزم لە کارەکەم بوو. ئێوە باشن؟ نسرین چۆنە باشن؟ لەگەڵی شوکار ئەلحەمدولێللا. تقریبا لە ساڵی 2007 بۆ 8 لەو کاتۆ من جێگری بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتیم هەڵاستم بە ئیشەکانم بە شێوەیەکی ئێمە ئیشمان وەکو جێگر بەڕێوەبەر وەکو بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی سەرپەرشتی هەموو کارەکانی بەشەکانی چاودێری کۆمەڵایەتی ئەکەین کە بەشەکانیش پێک هاتوون لە ماڵەکان، ماڵی مناڵانی ساوایانە، ماڵی نەوجەوانانی مناڵانە، ماڵی نەوجەوانانی کوڕانمان هەیە، ماڵی نەوجەوانانی کچانمان هەیە. بێجگە لەمانە ماڵی بە ساڵات چوانمان هەیە، ئەویش دوو بەشە بە ساڵات چوو پیر و پەکەوتە بە هەموو جۆرەکانیەوە وەرەگیرێ. بێجگە لەمە ئێمە هەر بەشێک لە بەشەکانی کەی چاودێری کۆمەڵایەتی داینگاکانە. من وەزم لە پێششە ئاماژەم پێەیە خۆم حەزم لە ئیشەکەیە، خۆم حەزم لەو کارەیە، حەزەکەم دایمە هەوڵ بەم خزمەتی بەرامبەرم بکەم. ئێوەش ئەزانن ئێمە لەگەڵ چینێکە تەسەڕوفەکەین، لەگەڵ چینێکە هەڵس و کەوتەکەین کە هەموو بێنازن نەوجەوانانەکان یا پیرەکانیشمان هەموو بێنازن، هەرێکە بە قۆناغێکی ژیانی قورسا ڕۆیشتەوە هاتوۆتە گەشتۆتە ئەم مەرحەلەیە. خۆم حەزم لە ئیشەکەی خۆمە وەک توێژەر لەم شوێنانە دەرونی خۆم ناخی خۆم ئاسوودەیە بەوەی کە من مناڵێک بانمەکە کە پێم ئەڵێ دایە یا پێویستێکی هەیە یا باوەشێکم پێئەکە. من خۆم هەر بە شێوەیەکی یعنی زۆر سۆزێکی زۆرم هەیە. ئەزانم دایکایەتی چییە و ئەزانم ئەو مناڵانە هەر یەکەیان لە چ بار و دۆخێکەوە هاتوونەتە ئەم شوێنانە. ئەبێ ئێمە هاوسەنی بکەین لە بینی نازیشا و لە بینی ئەوەی کە پەروەردەیەکی جوان لە هەموو بەشەکانی یعنی وەکو پەروەردەی خوێنن با بڵێن بۆ ئامادەکردنیان بۆ خوێنن کە بتوانن لە دوا ڕۆژدا بڕوانامەیەکیان هەبێ، بتوانن لە دوا ڕۆژە کارێکی جوانیان پیشەیەک فێر بن. زۆر گرنگە کە توێژەری کۆمەڵایەتی بوونی هەبێ. ئێمە بەهۆی ئەوەی کە چەند ساڵە بە هیچ شێوەیەک هیچ دەرچووەکی کۆلێجەکان دانەمەزراون لەبەرەوە کەمی توێژەر زۆر کاری تێکردووی. یادی 8 مارسمان هەیە کە ڕۆژێکە بۆ ژنان پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهانێکم و بەتایبەتی لە ژنانی کوردستان و هیوام وایە هەموو ژنێک بە هیچ شێوەیەک چاوەڕوانی کەس نەکا بۆ هیچ ژنێک چاوەڕوانی هیچ کەسێک نەکات تەنها خۆتی خۆی
بۆ دابینکردنی مافەکانی لە ژیاندا چونکە هیچ کەسێک بە هەست و ئازار و ناخی ئەو ژنە نازانێت تەنها خۆی نەبێ کەواتە خودی خۆت بەهێزترین شتە هێزێک هەیە لە ناو هەموو مرۆڤێکە ئەو هێزە شاراوەیە وا لێ بکە کە بتوانێت ئەو شانەی ئێوێ لە ژیاندا بۆی بێتە دی.